بە پێی ئەو ئیمکانەتی کە لە نەوتەوە دەستێکەوە بە پێی ئەو ئیمکانەتی کە لە ناوخۆوە هەیە و جاری کە تەنزیمی ژیانی ناوخۆی بکات بۆ نەوتوانێت پێبژی ینی بەدڵنیایی هەرێم تەسلیم نابێت. وەزیری دارایی حکوومەتی ماوبەسەرچووی هەرێمە کە دەڵێ بەپێی ئەو داهاتەی لە نەوت دەست دەکەوێت و ئەو توانایی لە ناوخۆ بەردەستە حکوومەت پیلانی بی جێبەجێ دەکات و ڕادەستی عێراق نابێت. چاوەڕوانی وەکەن لە دوای تەواوبوونی موچە لە بەغداوە لای ئێمەش دەست پێ بکات. ئەو قسانەی وەزیری دارایی لە کاتێکدایە ئێستا 50 ڕۆژ تێپەڕ دەبێت و موچەی مانجی پێنجی موچەخۆرانی هەرێمی کوردستان سۆراخی نییە. حکوومەتیش هەرچاوی لە دەستی بەغدادا. لای خۆشیانەوە چاودێران دەڵێن حکوومەت و حزب شتێکە و ئەو دۆخەی دروست کراوە سیاسەتی حزبەکانە. حکوومەت و حیزب یەک شتن کاتەوە ئێستا کە پیادە دەکرێتە نارێمی کوردستان سیاسەتی حیزبان نەک حکوومەت لۆی وازح بی چارەسەر لای حکوومەت نییە لەبەرەوەکو گوتم ئەگە حکوومەتی یەکگرتووی دەبایەکێتی و پارتی و گۆڕانی شتێدا بەڵام گۆڕان ئاگای لە هیچ نییە خودی پارتی و یەکێتی داهاتە کە تەنها لە بەردەستی ئەوانە و ئەوانیش ئەگەر ئیجبار نەکرێن داهات کۆناکەنەوە بەو بابرێن پرۆسیاسی ئێستا لە عێراق و هەرێمی کوردستان بەڕێوەدەچی چارەسەری گرفتی موچەی قەت ناکەن. لە سەرەتادا قسەیەکیان کردوتیان ئەگەر بەغدانە نێری ئێمە چارەسەری گرفتی موچەی دەکەین بەڵام وەزیری سامانە سروشتەکان پەشیمان بۆ لەو قسەی وتی ئەو قسەیە بۆ کاتێک بوو کە نەوتمان دەفرۆشت بەڵام لە ئێستادا هیچ چارەسەرێکمان بۆ گرفتی موچە پێ نییە. ڕۆژنامەنووسێکیش پێی وایە ئەوە بێدەنگی خەڵکو و موچەخۆرانە حکوومەتی دەستکراوە کردووە بۆ ئەوەی ئەو دۆخە بەسەریان دابهێنێت و لە هەموو شتێک بێمنەت بێت. حکوومەت خۆی بە حکوومەتی خەڵک نازانێت ئەگەر حکوومەتی ئەو خەڵکە بە ئەو خەڵکەی لەبیر نەدەکرد ینی وا 50 ڕۆژ دەپەڕێت تا ئێستا کە موچە نەهاتووە کوا ئەو پلانانەی کە باسی دەکەن پلانی بی و نازانم دی و سیمان هەیە کوا لە شوێیە ئەو پلانانە لە شوێن حکوومەت دەبێ بەڕاستی بەرنامەی هەبێ ینی پلانی هەبێ ئەوە هیچ کە موچە نادا بە خەڵک لە هیچ باج و سەرانەیەکی خۆشی سڵی نەکردوتەوە نەوەستاوە بەردەوامە لە وەرگرتنی هەرچی باج و ڕسومات و سەرانە هەیە ئەوە بەڕاستی ئەنی بێباچێ بەرامبەر بۆ میلەتە بەرامبەر بۆ خەڵکە ئەو خەڵکە بەڕاستی شۆڕشی نەکرد بۆی کە ئەمڕۆکە حکوومەتێک ئاوا بەو شێوێ ئەو دەردێ بداتەوە خەڵکە بۆی بەڕاستی بێدەنجی خەڵک حکوومەتی دەستکراوە کردووە بۆ هەموو شتێک. بەپێی راپۆرتی فەرمی حکوومەت و وەزارەتی داراییش حکوومەت لە مانگێکدا 690 ملیارد دیناری لە داهاتی ناوخۆ دەست دەکەوێت ئێستاش لە 50 ڕۆژدا بڕی تریلیۆنێک و 150 ملیارد دیناری دەست دەکەوێت. بەم جۆرەش حکوومەتی ماوەبەسەرچوو ئامادە نییە بچێتە ژێر باری دابشکردنی موچە و ژیانی موچەخۆران و بازاڕیشی بە تەواوەتی سست و لاواز کردووە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.